سڵاو هاوڕێیان، مەسرۆر بارزانی هاوشێوەی سەرۆک وەزیرانی عێراق عەلی زەیدی دەستی بە هەڵمەتێکی کردووە کە ئەو کەسانەی گەندەڵیان کردووە، دزیان کردووە، ماڵی گشتیان بردووە لێیان وەرگرێ. بەڵام جیاوازەیەکی زۆر گەورە هەیە. ئێستا بوتان باز دەکەم هەڵمەتەکە چۆنی دەست پێ کردووە و جیاوازەکان چۆنە. عەلی زەیدی وەک سەرۆک وەزیرانی عێراق هەمومان بینی کۆمەڵێک کەسانی گەندەڵ دەستە سەرکرا، پارانێ وەرگرا، چوونە ماڵەکانیان، هەموو شتێکیشیان بڵاو کردەوە. بەڵام ئەمەی مەسرور بارزانی جیاوازە. مەسرور بارزانی نزیکەی 2 هەفتە بۆ 3 هەفتە دەبێت زانیاری وا دەستم کەوتووە، دەستی بە هەڵمەتێکی زۆر نهێنی کردووە. ئەو کەسانەی کە پارەیەکی زۆر گشتی بخۆیان بردووە لێیان وەردەگرێ، بەڵام نەیداتە ئەو پارەکە لێیان وەردەگرێ نایخاتە ناو خەزینەی حکوومەت، بەڵکو دەخێتە ناو خەزینەی خۆی شەخسی و بنەماڵەکەی. لەگەڵ کێ ئەم ئیشەی کردووە؟ هەستاوە جەردێکی کردووە ئەو کەسانەی کە نزیکی کابینەی پێشوو بوون، ئەوانەی نێچیروان بارزانی یان کەسانی سەر بە نێچیر حسابن، مەجموعەیەکی نووسیوە و بە دواشوونی کردووە و پێیان وتووە ئەبێ ئەوەندە ملیۆن بدەی، ئەوەنە بدەی، ئەوەنە بدەی، ئەوەنە بدەی تا کۆتایی. یەکێک لەوانە بریکاری وەزیری دارایی پێشوو کە پێ دەڵێن ڕەشید خەنسی. ڕەشید خەنسی خەڵکی دهۆکە بە گۆرەی ئەو زانیارانەی کە دەستمان کەوتووە 200 ملیۆن دۆلاریان لێ وەرگرتووە. 200 ملیۆن دۆلار. هەڵبەت ئەم پارەیە بەنهێن لێ وەریگراوە، کەس نازانێ، پارەکەش مەسرور بارزانی بۆ گێرفانی خۆی بردووە، نەک گێرفانی گشتی. هەڵبەت کەسانی مەفسد و گەندەڵ ناتوانن شەری گەندەڵی بکەن. مەسرور خودی خۆی گەندەڵە، لە بنەماڵەیەکی گەندەڵ پەیا بووە، حکوومەتەکەیشی گەندەڵە. بۆیە ئەمەی دەیکە وەک ئەوەیە بڵێن 2 دز شەڕ بکەن لەسەر ئەو شتێک کە دزراوە. وەک ئەوەیە ڕەشید خەنسی 200 ملیۆن دۆلاری لێ وەرگیراوە. پارێزگاری پێشووی کۆنی دهۆک کە ناوی تەمەر کۆچەرە، ئەوش نزیکەی 7-8 ساڵ پارێزگار بوو، سەردەمی نێچیروان بارزانی کە سەرۆک وەزیران بوو. وەک زانیارەکانی دەستم کەوتووە داوای 150 ملیۆن دۆلاریان لێ کردووە ئەبێ بێنن. نا تەواو. کەسی سیەم سەباح مولحم، بازرگانێکی دهۆکی بەناوبانگە، ئەویش لەسەر دەمی نێچیروان بارزانی بووە. داوای نزیکەی ئەوەی کە زانیارەکانم دەستکەوتووە 300 ملیۆن دۆلاریان لێ کردووە. هەڵبەت لیستەکە تا 10 کەس دەڕوا کە پاران لێ وەردەگرێ. هەڵمەتەکەش زۆر بەنهێنیە، پێیان وتە نابێ قسە بکەن، نابێ دەنگی لێ بێنن و دەیەوێ بەم شێوازە نزیکەی دەڵێ نزیکەی 1.5 ملیار دۆلار کۆ بکەتەوە. ملیارێک و 500 ملیۆن دۆلار کۆ بکەتەوە. ئەوەش دەچیتە سەر ئەو پارەیە کە مەسعود و کوڕەکانی لە خەڵکیان وەرگرتووە، لە خەڵکیان دزیوە، کۆ دەکەتە سەر ئەوان و بۆ خۆی هەڵدەگرێ، نەک بۆ ماڵی گشتیە. بۆیە هەڵمەتەکەی عەلی زەیدی بۆ دەوڵەتە، مەسرور بارزانیش بۆ گیرفانی خۆیانە و تەنانەت هاتوونە لە باڵی نێچیر بدەن ئەو کەسانەی کە نێزیکی نێچیروان بارزانی بوونە. هەروە بە کورتی ویستم باسی ئەو هەڵمەتەی سەرۆکی دزان مەسرور بارزانی بۆتان بکەم.